ئەم زەعیمی هەمویان ئەو کاتە شێخ ئەحمەدی بارزانی بوو کە برا گەورەیان بوو. بەڵام ئەم بارودۆخە قورستر بوو بە تایبەتی لەسەر شانی بەرزانی کە ئەو کاتە گەنجێکی لە هەڕەتی لاویا بوو، گەنجێکی بەخۆ بە تەجروبەیەکی باش، بە تەکید طبعاً چاوکردنەوەیەکی گرنگیش بوو، چونکە کەسێک کە تەمەنی بگاتە 30 ساڵ لە خانەوادەیەکی وە، لە عەشرەتێکی وە، لە ناوچەیەکی وە، شۆڕشێکی بینی بێ پێشتر لە 15 ساڵیە، دوای ئەوە بینی بێتی لە 20 قسوور ساڵی خۆیان پاشان نەفیکرابێ بۆ ناو تورکیا شۆڕشی پێشووتری ئاراراتی بینی بێ، پاشان گەیشتوەتە سەر سنووری بولغاریا، هاتوێتەوە بۆ ناو عەرەب و بۆ ناو عێراق، بۆ ناسریە، پاشان هاتوێتە سلەیمانی بە تەکید چاوکراوەیەکی زیاتر لە هەموو کەسێکی دەوروبەری خۆی بۆ دروست بووە. بەرزانی یەکێک لەوەیکەوە وەکو ئیجماع وایە لەسەری کە چۆن بۆچی سلەیمانی بەجێهێشت و دەرچوو و هەروها چۆن لەو سەردەمەشتا تەمان کە ئێمە باسەکەین ساڵ 1943 جەنگی جیهانیە، گرانیەک بەسەر هەموو جیهانە هاتووە، بە تایبەتی لە ناوچەی ئەهلی ئیسلامە گرانیەکی گەورەتر هەیە، بە تایبەتی تریش لە ناو کووردا زۆرتر، بە تایبەتی ترینیش دیسان لەسەر ئەم خانەوادە بەڕێزەی کە نەفیکراون بۆ سلەیمانی. لەبەرەوە کاتێک کە بەرزانی ئەڵێن داوا ئەکا کە لە خێزانەکەی تاکەی سەر هەبوو ئەو کاتە بە کڵاوەوە کراکڵاوی قەدیمی ئافرەتی کورد کە داوای لێکایەکێک لە تاکەکان ئەگەر ماوە بیهێنێ بیفرۆشێ تاکو بیدن بەنان، خێزانەکەی کڵاوەکە کە دێنێ ناڵی ئەسپی پێوە کراوە، یعنی هیچ شتێکی پێوە نەماوە قیمەتی مابێ، بڵێن نە ئاڵتون نەزەر نەزیە و بەرزانیش تەمان تووڕە ئەبێ، چونکە خێزانەکەشی بە شێوەی وەکو فرەدانێ خاتە بەردەستی دوای کە تەماشاکە شێوەیەکی یعنی گەیشتۆتە کار گەیشتۆتەوەی کە ئیتر هیچ شتێکیش نەماوە بفرۆشرێ، بڕیارەدا کە تەکبیری گەڕانەوەی لەگەڵ دوو کەسی خۆی کە زۆر دڵسۆزن تەکبیری گەڕانەوە کە بێتەوە بەرەو بارزان. ئەو کەسانێک کە لەسەر ئەم فاسڵ و تاریخە نووسیویانە تا ڕادەیەکی زۆرە وەندەی کە خوێندومەتەوە لە مزەکەراتی کۆنیانە، هەروەها لەو وەسایق و لەو کتێبانی تر کە دەرکەوتون بە شێوەیەکی گشتی لەسەر ئەم حادیسانە ڕێکن، لەوەی کە ئەو بارودۆخە سەختەی لە سلێمانی هەیان بوو، کاریگەریەکی گەورەی لەسەر دڵ و دەرونی مەلا مستەفا دروست کرد بوو کە بگەڕێتەوە بۆ بارزان و بە شێوەیەکی زۆر حەکیمانە و زیرەکانش گەیشتەوە ناوچەی خۆی. هەرکە گەیشتەوە ئەوێ خەبەریدا لە مێرگە سوور، ئەو کاتە مەرکەزی ئیداری حکومەت بوو لەوێ، خەبەریدا کە من نەهاتوومەتەوە لە حکومەت یاخی ببم، بەڵام ئەو بارودۆخە قورسەی کە لەسەر شانی ئێمە بوو لەوێ تەحمل نەئەکرا. هەروەها ئەو نامانەی لەو فترەیان نووسیویشێتی بۆ مووسڵ، بۆ ئاکرێ، بۆ شوێنانی تر، بۆ ئینگلیز، بۆ حکومەتی عێراقی وەکو یەکن، هەمویان ئەوە ئەسەلمێنن کە ظاهرەن هیچ ئامادەیەکی تیانێکەوە شۆڕشە دروستکە یان هیچ شتێک بکە، بەڵام لە ڕاستیشە هەر زۆر زوو خزم و کەسوکارەکانی خۆی و عشائری ئەو ناوچێکە دەوروبەر پەیوەندیان پێوە کردەوە، پۆلپۆلی کردبوون وەکو مەفرەزەی عەسکەری و هەر پۆلێکیشیان 30 بۆ 40 پیاو ئامادەبوو بوون بۆ ئەوی کە لەگەڵیا هەر جموجوڵێکی کرد ئامادە بن لەگەڵیا جموجوڵەکەی بە دڵسۆزی لەگەڵا بکەنەوە. شێخ ئەحمەدی بارزانی لە تەفسیری ئەوەی کە مەلا مستەفا بۆچی ڕۆیشتۆتەوە وەکو لە وەسائقانەیە کە ئێستا هەیە و لە کتێبەکانی ترا هەیە بۆ نمونەوەکو کتێبی مەئەسات و بارزان، باس لەوە کاکە ئەو شێخ ئەحمەدی بارزانی باسی مەلا مستەفا کە ئەڵێ ئەو گەنجێک کە تەحملی ئەو هەموو ئیهانە و توند و توێژی و ناڕەحەتیە ناکە و پێشی وا بووە کە مردن زۆر لەوە باشترە لەو عەنعەنە و تەنتەنەجە، هەر بەو شێوێشە جێڕێتەوە کە بەو شێوەیە کە کراوە بەسەر ئەو خەڵکەیە، بە تایبەتی کە ڕۆژێک لە حەمام کە هاتۆتە دەرەوە لە دەرێ لە بازار یەکێک لێی داوە، ئەوەش تەبعاً ئیهانەیەکی زۆر گەورەیە خاستن بۆ کەسانێکی دڵبریندار، ئینسان کە خۆی غەریبە تەبعاً دڵبریندارترە، بە تایبەتی لە شوێنێکە وەکو سلێمانی کە هەر کوردن و مەفروزە ئەو کۆتەی حکومەتی ئینگلیز بێ یا کۆتی حکومەتی عێراقی و عەرەبی متعەسیب بێ بیشکێنن بۆ ئەوەی هیچ کەسێکی تری کوردی زەلیل نەبێ. ئەو طبعا دیارە تەئسیرێکی گەورەی کردووە، هەروە لە ڕیواەتی شێخ ئەحمەدی بارزانیشە ئەوە جێڕێتەوەکەوە خێزانەکەی وەختی کڵاوەکەی خۆی ئەهێنێ و پیشانێدا کە هیچ شتێکی پێوە نەماوەکەوە بیفرۆشێ ئیلا ئەوە نەبێتەوە
ئەو شتەی پێوە بوو ئەویش لەبەرەوە بڕیارەدا کە بگەڕێتەوە شەو لەگەڵ سێ کەس لە شوێن کەوتەکانی خۆیان و ئەڕۆنەوە ئەگەنەوە ناوچەی بارزان.